سلاوێک پڕ لە جوانی و پڕ لە شادی پڕ لە وزە لە پرۆگرامی بەیانی 24ەوە بۆ ئێوەی بینەر و بیستەری ئازیز کە بەیانیان کاژمێر هەشت چاوەڕێ ئێمە دەکەن بۆ ئەوەی کە لەگەڵ ئێمە بن و زانیاری و سوود وەربگرن لەم پرۆگرامە هیوای هەمیشە باشیتان بۆ خوازم بەیانی باشەکە باش سۆبان بەیانیتان باش ئازیزان بەشحاڵین ئەمڕۆژ دەرفەت بوو جارێکی دیکە لەگەڵ تامین بە هیوام ڕۆژێکی زۆر باشتانە بێ هاوشێوە ڕۆژانی ڕابردوو لەگەڵمان بمێنەوە بابەتەکانمان ببینین بزانین ئەمڕۆ ناوەڕۆکی بەیانی 24 چی تێدایە هەندێک بابەتمان هەیە گرنگە و هەندێک بابەتی کەمان هەیە پەیوەستە بەوەی کە چۆن بتوانین یارمەتی کەسانی دەوروبەرمان بدەین چۆن بتوانین دەرفەت تەنیا بۆ خۆمان نا بۆ دەوروبەرمان بڕەخسێنین هەموو ئەمانە لە ناوەڕۆکی بەرنامەکەماندا هەیە سەرەتا ناونیشانی بەرنامەکانمان پێتان دەڵێن بزانین چی تێدایە پاشان دەڕۆین بۆ ناوەڕۆک بۆ پاکێج و بۆ میوانەکە لە شاری دهۆک کتێبی گەڕیانێک دناو بیردان کێدا یادەوەری و یادداشتەکانی پێشمەرگە عەبدوڕەزاق گەرماوی بڵاو دەکاتەوە. لە کوردستان گەنجێک لەگەڵ گروپەکەی توانی ویانە تا ئێستا زیاتر لە 3000 هەلیکار بۆ گەنجان بڕەخسێن. لە سلێمانیش بابەتێکمان هەیە کە پێشەنگای شێوەکاری کەپر بۆ بەرهەمە هونەرەکانی 24 خانمە هونەرمەندی شێوەکار بەڕێوە چووە. مێژوو بە زۆر شێواز دەنووسرێتەوە سۆڤان ئەوانەی کە دژبەری وڵاتەکەی تۆن بەو شێوازە دەنووسنەوە کە خۆیان دەیانەوێت بەڵام مێژوو ڕاستەقینەکە ئەوەیە کاتێک کەسێک خۆی بە حەقیقەت لە ناو چیرۆکەکاندا بووە لە ناو ڕووداوەکاندا بووە دەیەوێت ڕووداوەکان وەکو خۆی بجێڕێتەوە. بەڵێ جا بە بۆنەی 62 ساڵەی شۆڕشی ئەیلول کە دوێنی یادی ئەو شۆڕشە مەز نەبوو کە شۆڕشی سەدە بوو کتێبێک هەبووە لە یادی 62 ساڵی شۆڕشی ئەیلول کتێبی گەڕیانێک دناو بیردانێکیدا کە لەلایەن پێشمەرگەی دێرین عەبدوڕەزاق گەرماوی ئامادەکراوە و بڵاو کرایەوە. ئەم ڕووداوانەی کە لە ساڵانی 1950 تاوەکو 1990 ڕوویان داوە لە کتێبەکەدا لەلایەن نووسەرەوە یادداشت کراوە. بەڵێ جا گەرماوی یەکێک بووە لەو پێشمەرگە خەباتگە ڕوودێنیرانەی کە لە ساڵانی خەباتی خۆی کەسایەتێکی کاریگەر و پێشمەرگەیەکی تێکۆشەر بووە. هەر بۆیە جێڕانەوە و یادداشتەکانی بیرەوەریەکانی داستان و جەنگەکان بە زیندوی دەهێڵێتەوە. بەشێکی باش ژە ئامادەبوویان vê holê hevçeper û hevalên wî yên pêşmerge bûyne. Êvareka taybet ji bo îmzakirin û belavkirina pertûka bîreweriyên xebatkar û şoreşgerê Kurd Abdurrezzaq Germavî hatiye amadekirin da ku pertûka wî li jêrnavê geriyanek di nav bîrdankê da ev kevîte berdestê xandevayan. gelek afere yani ev mevazîetimi çekirîn taban kitêba min çi fasl û ebwab tê danînin ema hedese عنوانê hedesî ew çîrokê çi sefheyekî bi çi 10 sefhe bin tefsîla hedî ew ehdas bara pitir xelkî nezanîne min jî bû kesê negotin şiniyê neşir bin hîn debîn şid xerîb tê de. Mamê Abdurrezzaq Germavî êkêş kadrê berniyasê şoreşa Eylûlê bû. Taybet hukmendê ku hem îdara منطقة دهوكي جيت كريا يا هزا دهوكي يعني قضاء دهوكي هميه ودفر الدجيت شوية منطقة هولير باشي شوية إيران باشور عراقي بويا بتأكيد دي مذاكرات توي تشتكي باش بيت. عبدالرزاق گرماوی او خباتکارێک و 1962 بویە بەرپرسێ ڕێکخستنê nehênî li Duhokê û Mosilê piştî ku li sala 1963 aşkirat bîtin edgehîte hêzên şoreşê û bi yekê ji pêşmergên karîger û qaraman tê hejmartin her wisa beşdarî ed gelek dastan û şerên mezin da kiriye. Ji ber vê jî
نویسینا بیراورین وی ابکارک گرنگ اتهت هجمارتن. نك هرشي بزاني أمشين بيجن لا كل ما يعرف يقال على واد بيجن هرشي مو بزانت مرون شيد بيجتن بل أول شيد مرون بيجتن إيكشتا إيكش من إيش يدي دبنا جلك إيك يعني وقت بونا جلك إيك نابنا إيك يبتني دبتا من لا تكي دي استفادة لي تكرني. Named after the British engineer who built it. عبدالرزاق گرماوی السال 1941 الگند گرماوی پارزگاه دهوکی هاتیه سر دنیاه. اجیه 20 سالیه دا بویا پیشمرگه. اجبارولو زیرکاتیاوی السردم شورش بویا جگیر هزا دهوک یا دوره. اوید پرتوگا خوایا 400 لاپری دا باسل قناغ سخت و دجوار و کودان ویدمی هرش 1905 تاکو 1991 بدرێژی کریە. Di Dîroka Kurdistanê da gelek şoreşger û qaraman hebûyne. Lê paşpêşiya bîraweriyê Tom bêne nivîsîn xweher kirîne û ciyanê da nemaye. Ji ber vê jî nivîsîna van bîraweriyan ev dastan û şoreş ji bo berebabênî dihêne veguhastin û dê bine beşekê giring ji mêjûya pirî serwerî û xebata dîr û dirêja gelên Kurdistanê. Mesut Ermilî Kurdistan 24 Duhok. سۆڤان هیچ کات شەڕ جەنگ نیشانێکی دوای خۆی جێ نەهێشتووە بڵێن ئەم نیشانەیەکی باشە. بەردەوام ماکەکانی دوای شەڕ دوای هەر جەنگێک زۆر نیشانە و ماکی خراپ بوون. بەدەیان کەس بێباوک بوون. بەدەیان کەس هاوسەرەکانیان لە دەستداوە بەدەیان کەس منداڵەکانیان لە دەستداوە جگە لە ڕوخانی ماڵ و لە دەستدانی خاک و کۆمەڵێک پیرۆزی دیکە کە لە شەڕدا ژێر پێ دەکەون بەداخەوە. بەڵێ بێگومان گەروایە دەزانین کە جەنگ جگە لە وێرانکاری لە ڕووی ماڵ و حاڵەوە وێرانکاری لە ڕووی دەرونیشەوە دروست دەکات. ئاڵۆزی و شەڕ و پێکدادان کورتپەی نامۆ نییە لە هەر پارچێکی کوردستانیش بوو بێت لە ناو شەڕ و ئاڵۆزی و پێکدادان بووە بۆیە هەر تاکێکی کورد ڕەنگە لە ڕووی دەرونیەوە لەگەڵ خەڵکێکی دیکە زۆر جیاوازیە بێ ئێمە نەوە دوایەوە هاتوین هەر جەنگمان بینەوە ئێستا باسی شەڕی ئەواکەین کە لە سووریا هەیە بە تایبەتی لە ڕۆژئاواکە شاری جێندریس عەفرین لەوێ منداڵێکی تەمەن 9 ساڵان باری دەرونی بەو هۆیەوە تێکچووە کە ناوی محەممەدە ماوەی چەند مانگێکە لە عەفرین چارەسەر وەرەگرێت بابزانانی و چارەسەرە چۆن وەری ئەگرێت. ئەو سەردانی ناوەندی بارزانی بۆ گەشە پێدان دەکات تا چارەسەر وەرەگرێت کەس و کارەکەی محەممەد دەڵێن لە شارەکەیان تەنیا متمانیان بە ناوەندی بارزانی هەیە تا چارەسەری محەممەدی تێدا بکەن. جادایکی محەممەدیش ئاماژە بۆەوە کات کە لەو کاتەی منداڵەکەی سەردانی ناوەندەکەی کردووە دۆخی دەرونی بەرەو باشتربوون چۆ و خەریکە دەگەڕێتەوە سەر ژیانی ئاسایی خۆی باپێکەوە محەممەد و چیرۆکی محەممەد ببینین بزانین کە دەستگای خێرخوازی بارزانی چۆن جێپەنجە لە دەرونیان منداڵە بەجێ دەیڵێت بۆی بگەڕێتەوە ژیانێکی ئاسایی. قوربانیەکی شەڕی سووریەیە شەڕ و پەفچوونەین گۆلی سەردرێژاهیا ساڵێن دەرباس بووی لە جندرێسی ڕووددان باندۆرەکە مەزن لەوی کورێنە ساڵی کردە ڕەوشاویە دەرونی تێکدایە بوویە سەدەم گۆژ دبستانەی دوورکەوە. محەممەد ji heyama du mehan ve dest bi wergirtina çareseriyê li navenda barzaniya çand û geşe peydanê kiriye. Li gorî çavdêrên rewşa Mihemed pêşveçûnên baş hene. Cendêr seqecîtkim li avdol dixan îştîbak çê dibe û asker tên û derdibin îş me tasîma nexweş û em naxizim hem vê mektebe yani qeçik li av dixin û îştîbak çê dibe ez dixwazim di muessesê barzanê de mektebe xwe temam bikim emrê xwe diwest. Mihemedê ku ji tirsa şer qebûl nedikir ji xaniyê xwe derkeve bi rûdana erdhejê rewşa wî zehmettir bû. Dayika Mihemed dibêje çalakiyê navenda barzaniya çand û geşepêdanê bandoreke erînî li kurê wê kiriye û bûye sedem got careke din ken li ser wê wî û were dîtin. Küçük darım nazamı ماسته برازانی پر به حسینه همدن الحمدلله ساعتون خوش پنج مال دبم دبینن مال پیش قیپه و خچک پر به حسینه و نفسی خو بغیری نو و حمودی پر غیری و موادی حمودی موادی گندب کلام موادی عزت حزکه الحمدلله تقریبا گیش خو ساعتون خوش و الجامعه پر به حسیات خوازم جامعه تمام بگه
لأنه مكتبي أنا شينم لو مكتبي ناخوش بمجدار خز جمع برفع حسيا ناوندا بارزانی یا چاند و گەشەپێدانی یەک ji چالاکی و karên mirovî yên dezgeha xêrxwaziya Barzanî li Efrînê ye. Kul navendê çalakiyên cuda ji bo zarok û xwendekaran têne li darxistin, wek fêrkirina zimanan û xulên fêrkirina mûzîkê. Herûha plan heye got di qunaxên bê de çalakiyên navendê ber firehtir bikin. سەرەتای پرۆگرامەوە ئاماژەت بەوە کرد کە ئەمڕۆ بابەتێکمان دەبێت سەبارەت بەوەی کە هەندێک جار مرۆڤەکان بۆ خۆیان کار دەکەن هەندێک جاریش کارێک دەکەن بە شێوەیەکە کە تەنیا نەک بۆ خۆیان سوودی هەبێت بەڵکو سوود بە دەوروبەرەکەشیان بگەێنن. ئێستا باسی کات ئەو بۆم لێ هات ئێستا باسی کارێکی خۆبەخشیەکەین کە گروپێکی خۆبەخش ماوەی 8 ساڵە کار دەکەن بۆ دۆزینەوەی هەلی کار بۆ گەنجان. لە ماوەیەدا زیاتر لە 3000 هەلیکاریان بۆ گەنجان دۆزیوەتەوە. ئەم بابەتە دەبێتە یەکێک لە تەورەکانی ئەمڕۆی بەیانی 24 قسەی لەسەر دەکەین میوانمان لەگەڵ بەڕێز عومەر ئیسماعیل بەڕێوەبەری گروپی فاینجۆب. کاک عومەر بەیانیت باش. زۆر سپاسان دەکەم دەستان خۆشی بۆ ئەم دەرفەتە و ئێمە ئەمن ناو عومەر محەممەد ئیسماعیل لە دانیشتی شاری هەولێرم و لە ساڵی 1970 دایکبوومە خێزاندارم خاوەنی دوو منداڵم. لە 2014 هەستمان کرد فەراغەکەیە لە بواری هالیکار و چۆنێتی پۆستکردنی هالیکار و چۆنێتی CV. لە 2016 بەفعلی لەگەڵ چەند هاوڕێیەکم لە سلێمانی و لێرە ڕێز و سڵاو لە کاک سەباع و لە ژێ ساتق و کاک ڕەوا و برادرانی ترم لە هەموو شارەکانی کوردستان توانی تیمەک لە هەموو شارەکان کۆ بکەمەوە لیدەراتیان بکەم و گروپی فاینجۆب ئینکلوسان دروست بکەم. ئەلحەمدولیللا هەزاران کەسیشی دۆزیتەوە وەگە سەیریکەن ڕۆژانە بە شەو و ڕۆژ ئیش تێدا پۆز دەکرێت. پێش ئەوەی کە بچینە ناو ماشەڵڵاو لێبێ ئەو نەپڕە لە کارەکەی و ئەوەندە بەڕوحێکی خۆبەخشیەوە کاری تێکا خێرا زۆربەی بابەتەکانی خستە ڕوو بەڵام منەمێ ورتر بچینە ناو بابەتەکە. چۆن بوو کە سەرەتا بیرۆکەی دروستکردنی هەلی کار بۆ گەنجانتان هاتە خەیاڵ و چۆن پلانتان بۆ دانا ساڵی چەند بوو کەی کەوتە بواری جێبەجێکردنەوە؟ من بەخۆم لە شەریکاتی نەوتیشم دەکرد 2013 پاشان بەخۆتان دەزانن کوردستان لە 2007 تا 2013 گەشتێکی ئابووری زۆر هەبوو و هەڵی کار زۆر بوو. دواتر هەڵی کارەکان لە هەموو شوێنێک پۆست دەکرانی بەربڵاو بوو. ئێمە ویسمان هەموو هەڵی کارەکانی کوردستان کۆ بکەمەوە و ڕۆژانە لەگەڵ هەموو سەرچاوە مرۆیەکان قسەم دەکرد لەگەڵوی کاکەوەرە پۆست لەو گروپانە بکە. الحمدلله ئێستا گروپەکی هەم بەشی سەرچاو مرۆیەکانمان لە کوردستان دروست کرێت تقریبان نوێنەری 300 زیاتر شەریکەی تێدایە و ڕۆژانە ئەمە ئەو ڕێنمایەنە و برادران ئێستا وەزارەتی کاریشم داخلی ئەو گروپەی کردیا تاکو بتوانین ئەمە لەگەڵ حکوومەت یارمەتیەک بدەین دەستێک برین. ئەو بیرۆکەش لەوەی هات الحمدلله چەند برادرێکی سلێمانی گروپیان هەبوو هەستان کۆمباین لەگەڵ یەکترمان کرد فاینجۆبی کوردستانمان دروست کرد. باشە زۆر جار گەنجانمان بە دوای کار دەگەڕێن. بەڵێ ڕەنگە هەموو گەنجێک شانسی ئەوەی نەبێت دەرفەتی ئەوەی نەبێ ئەو پۆستێکە گروپی ئەوە دەیکە ئەوان بیبین بە بەرچاویان بکەوێیان سوۆشال میدیا بەکاربێنن. باشترین ڕێگا بۆ دۆزینەوەی هەلی کار چییە؟ باشترین ڕێگا بۆ دۆزین هەلی کار ئەوەیە ئەو گەنجانێک کە ئیش نادۆزنەوە دەتوانن ینی ئێستا دنیا زۆر ئاسان بووە بە مۆبایلێک دەتوانی ئەو ئەوەندەی سەیری شتی تر دەکات دەتوانی سەیری گروپەکانی بکە و بۆ برادرانی تریش گروپیانەیە زۆر بە ئاسانی ئێستا لە تەلەگرام ئەگە سەیری تەلەگرام مامکەی 7 مێمبەرمانەیە و گروپەکانی سەرەکیمان هەیە هەموو ئێچارەکان ئیش دەنێرن لە هەموو چینەکان شەرنی ئەتو بەس شادەداربی شادەداریش نەبی بۆ نمونە دوێنێ پۆستێکمان کرد شوێنێک لە هەولێر چل کەسی دەوێ ئەنی ئەوەی شادەشی نەبی بەس بڕێک زمان بزانێ. کاتە من ویستەوە پرسیارە بکەم ئەگەر وایە کاتی خۆیەتی بڵێم کە مامۆستا عومەر ئەو هەلی کارانی کە لە لای ئێوە دەست دەکەوێت و ئەو سەرچاو مرۆیانە لە لای ئێوە داوای هاوڵاتی دەکەن کە لەلایەن کار بکەن هەمویان دەبێ خاوەن بڕوانامە بن و پسپۆڕایەتیان هەبێ بۆ کەسێکە دەرفەتی خوێندنی نەبووە دەرفەتی ئەوەی نەبووە بەهۆی شەڕ و جەنگ و ئاوارەی و دەربەدەریەوە یاخود بەهۆی کەم دەرامەتیەوە نەیتوانیوە شادە بەدەست بێنێت و بڕوانامێکی نەبێ ئەوان چۆن جێگیانە بێتەوە لە لای ئێوە و بڕوانامەدارەکان چۆن جێگیانە بێت؟ بەڵێ ئێمە لە هەموو ئاستەکان هەلیکار پۆست دەکەین باشە و بە جۆر ینی زمان و هەوڵمدا لەگە هەموو شوێنەکان تکایان لێ بکەم کە داواکاری ئیشەکانیان کەم بکەنەوە چونکە هەوڵاتی خۆمان مەسەلەن پێویستە و ئەمن یاسایەکمان دانای چەند ساڵەکە
لە نزبەتی پارە ئەمە ناتوانین ئەو هەلیکارە بۆ خەڵکی پۆستکەین ئەو خەڵکانە تاکو یعنی لە 400 زاری ئەم پۆستی کەمتر ناکەم بەڵێ و کاتی کارکرد لە 9 ساعت زیاتر بێ ئەمن پۆستی لۆ ناکەم ئەگەر چەند مەبلەغ شەم دات واتە موچەکە نابێ ئەو کاسی لەبەرەوەی خۆتان دەزانن یاساکە تعدیل کرا لەبەر ئەو قراری دادگای عێراق یاساکە و بەس الحەمدولله ئێستا حکومەت پاش هەوڵماندبوونەوەی هەموو لایەک حکومەت لە 29ەوە دەبی هەموو شوێنەکان 175 خەڵکی هەرێمی کوردستان بێت کاگۆمەر باس زۆر گرینگە تۆ مەرج بۆ بەشێک لە کۆمپانیاکاندا دەنێ یعنی کاتژمێریان نۆ کاتژمێر زیاتر نەبێ کار یاسا و 400,000 کەمتر نێ بەڵام هەندێک جار دەبینین بەشێک لە کۆمپانیا و لە کارتە تایبەتەکان داواکاری زۆر سەیر داوا دەکات پێویستە 3 زمان بۆ 4 زمان بزانی پێویستە ئەزمموی 4 ساڵ 5 ساڵ کارکردنت هەبێ تەمەنت لە 25 ساڵ لە 28 ساڵ زیاتر نەبێ ئەگە تەمەنت بەو شێوەیە بێ ئەوەم و ئەزمونت هەبێ ینی هەر شتەکان خۆی یەکتر ناگرتەوە دواتر سێرەکەی کارەکەش هەکار ببوورە زۆر نۆرمال زۆر ئاساییە پێویستی زۆر نۆرمالە پێویستی بە زۆر تایبەتمەندی نیە هەر کەسێکی ئاساییش ئێوە لەگەڵ کۆمپانیاکان و کاری تایبەتەکان قسە دەکەن داواکاریەکانە دابەزێنن بەڵێ ئەم زۆر داواکاری خاوەنکارەکان کەم دەکەمەوە قسەیان لەگەڵ دەکەم لەگە بەرپرسانی سەرچاومرۆیەکان و من کاریگەریی زۆرمانێ لەگەڵ برادران مەسەرەن ئێستا ئەگە سەیری گروپەکان ئەمکەی زوو ئەمن شت بڵاو دەکەمەوە خەڵک تا ئاگاداری خۆیان بن بەداخەوە لە ڕۆژگارێکی زۆر سەختدا دەژین خەڵکیش فێڵبازی زۆر بووە ئەگە سەیری ئەو کامان هەموو ئاگادارێک لە خەڵک بڵاو دەکەمەوە ئەو مەسەرەن ئەلێرەش دەبی لانی ڕقابی لە وەزارەتی کار چالاک بکرێت و چونکە ئەمە 8 ساڵە بەردەوامین الحەمدولله دەبی ئەوانیش بێنە سەر خەت لەگەڵ هەموو سەرچاومرۆیەکان کۆ ببنەوە داواکاری کەم بکرێتەوە تاکو گەنجی خۆمان ئەو ئیشە بدۆستە لە بەداخەوە زانکۆکانی کوردستان ینی 175 یعنی کارمەندی لێ هاتوو بەرهەم نەهێنن بۆ بازاری کاردا یعنی بازاری کار لەلایەک و بەڕاستی ئەو خوێندنی مەش زۆر لەلایەکترا ئەگە سەیریکە 1-2 جامیعە نەبی ئەوان وەزعیان زۆر باشەکە تەخەڕوز دەکەن ئیش بە ئاسان دەدۆزنەوە لەبەرەوەی ئەوان سۆفت سکیل و زمان و زۆر شتریانێ دەتوان ئیش بە ئاسانی بدۆزنەوە ئیتر دەبی گەنجەکان کێشەکە بورە کێشەکە لە زانکۆکانیان هەندێک جار کێشەکە لە خودی قوتابیەکانی شێ لە خودی دوولانێ بۆ نمونە ئێستا ئەمە لە کەرتینەوە دیشمان دەکرد کەرتینەوە بە خۆدان دەزانن ئێستا 20,000 کارمەند لە ماڵەوەیە 2000 شەریکە ئیشی نماوە بەداخەوە ئیتر ئەتو ئەو کاتە فەراغانی خۆ دەبی دەوراتێ لە ئۆنلاین یان دەوراتیان بۆ بڵاو دەکەمەوە یعنی خەڵکی خۆشمان دەبی بێتە بازاری کار پاش 20 مانجیش 29 دەبی خەڵکی مەزیاتر بێتە بازاری کار لەبەرەوەی ئێستا حکومەت دەرفەتێکی باشە ڕخساندیا بەدا ینی سوپاس بخوای یعنی لەمە دو ئەگە 175 هەموو شوێنەکان تە خەڵکی هەرێمی کوردستان بەڕاستی خەڵکەکی زۆر دەستەر باشە سەرکار وەرز کاریگەری هەیە لەسەر ئەوەی کە هەلی کار لە وەرزێکە زۆر بێت لە وەرزێکە هەلی کار کەم بێت یاخود لە بارودۆخێک زۆر بێت لە بارودۆخێک کەم بێت پێیوەستە بە هەڵومەرجی سیاسی کوردستان لەگەڵ عێراقدا بۆ نمونە ئێستا لە خراپترین بارودۆخدایە بەداخەوە یعنی بەس کەرتینەوە 20,000 کەس یعنی ئیشی دەکرد هەر یەکە و سێ کەس بخێوکە دەبتە 6,000 کە 2,000 کۆمپانیا ئەگەر 1-2 کەسیان هەبی ئەوە زۆر دەکە ئەوانەیە کە لە سیستەمی ئەیڤێڵ و لە سامان سروشتەکاندا هەبوون یعنی بارودۆخ ئێستا بەڕاستی بەداخەوە زۆر سەختە لە ئێستادا لەبەرەوەی حکوومەتی عراقی بخۆتان دەزانن بودجەی نەناردیە و ینی ئیشکال هەیە شەریک ینی کاریگەری سەر شەریکانی زۆر کردیە بەداخەوە کاک عومەر بۆ دۆزینەوەی هەلی کار زۆر جار کۆمپانیا کە هەلی کار ڕادەگەنێ پێویستە من ئەگەر بە دوای کار بگەڕێم سیڤیم بنێرم بەڵێ ئەو سیڤە دەبێت چۆن بێت کاتێک کە من دەمێت پێشکەشی کۆمپانیایك بکەم شێوازی نووسینی سیڤەکە ئەمە مەرجە دەبێتە هۆ کارێک بۆ وەرگرتنیان وەرە لێرە هەموو خەڵک دەڵێم ینی نابی بێهی وابن بەخۆم ئەمن لە زۆر شوێنی گەورە ئیشم کردیە ئەنی ئێستا ناتوانم ناوەکانی بڵێم یعنی واستە لێوێش بووە واستە لە هەموو شوێنەکەی لە جیاندا ئەتو نابی پشت بلا بە واستە بەستی یعنی ئەمن ئێستا شوێنانە بڵێم خەڵک لەوانەیە سەیری پێ بێ بەڵا واستە بەڵێ لەوانەشەیە واستە هەیە ڕکمەندێشنێ سۆ دەبی سیڤی چۆن بی سیڤی شتێکی سادەبی دەربارەی ژیانی خۆتە ینی بەداخەوە 6 هەفتە خەڵکی خۆمان ناتوانانی سیڤی دروست بکە و لە زانکۆکانش بەداخەوە دەبا لە مەرحلە 3 و 4ەکان جۆب هانتینگ دەرسەگا بە بەناوی جۆب هانتینگ سیڤێکی فێرە سیڤیان کرد بە چۆن ئیش دەدۆزیەوە باشە کاتە لای ئێوە چۆن ئەکرێت یارمەتیان بدەن یا ئەبێت ئەمە بە پێیتوانە الحەمدولله ینی زۆر کات دەورات دەکەم و دەورات دەرێمەوە برادرانم لە سلێمانی و لە شارەکانی تریش هەوڵ دەدەن سیمینارات بکەنەوە و سامپڵماندانە ڕۆژانە سەیریکەی هانی خەڵک دەدەین لینکانە لۆ دەنێرین سامپڵێکی جوان لۆیان دروست دەکەین و زۆر کاتێ ئەمن بە
سیوی خەڵک زۆر چەک دەکەم هەزاران سیڤیم چەک کردو الحەمدولله یعنی بەڕاستی سیڤ ئەگەشتێکی جوان دروستکەی و لانگویجەکانی خۆت عازر بکەی واتو وەکو وایە تیرکەوانە کتێ تیرەکەی عازرە دەتوانی کارەکەی پێچی یان بە ئێمە بڵێ ئەمە زووتر دەگەینە خاوەن کارەکە دەتوانم ئیشی لێ بدۆزمەوە الحەمدولله ئیشم لە هەزاران دەزیتەوە بەخۆشم لە شەریکی نەوتیشم دەکرێت حالێن ئیش ستۆپ بە ینی ئیتر وایە یەک یارمەتیم دەدا ئەم یارمەتی خەڵک دەدەم ئیتر ژیان وایە ینی دەبێ ئەمە یارمەتیەک بدەین دەستیەک بگرین چۆ کەرتی حکومی لەمە دوا بەرگەیەوەی ناگری خەڵک تاینکە لە ڕێی گروپەکەی ئێوە ژمارەتان لایە چەند کەس دەرفەتی بەڵێ ئەمە هەتا ئێستا نزیکەی 3000 نام کۆکردەوە هەزاران ناویش ئێستا لە لیستەکەمانە الحەمدولله بەس بەخۆ دەزانی یعنی خۆبەخشم کەمە و برادرانیش هەموو کار دەکەن ناتوانم پوشیان بکەم یعنی داتا ئینتەرێکم ئەز لەو ڕۆژان ئینشاءالله بخۆم خەریکم داتا ئینتەرێکە بکەم الحەمدولله یعنی وچی گوتنی لە هەر شوێنە لە هەر شەریکەک دەستی پەنجەی ئێمە دیارە ئیتر ئەمەش دەبی هەم بەشانی حکومەت ئێمە توانین مۆبایلێک یعنی بەقەدەر یەک شوێنەی زۆر بەرز بیکەین الحەمدولله کاک عومەر بۆ خۆی هەر کارێک تا سەرەتا ئەچێتە سەر سکەی خۆی کۆمەڵە هەڵا دێتە پێشێ کۆمەڵە گرفتیش دێتە پێشەوە ئەو هەڵانەی کە کردتان لە سەرەتا بوو بە ئەزمون بۆتان چی بوو تووشی چه هەڵەیەک بوون چ جۆرە کارێکتان کرد کە ئەتان دواتر زانیتان کە ئەم شێوازە هەڵەیە ئەمەیان دروسترە و لەمپەری بۆتان دروست کرد بەڵێ لە سەرەتادا ئەمن خەڵکیی زۆرم لە گۆری خۆم کردەوە هەموو ئۆمدانی ئەدمینی و مۆدیریتی و ئەوانە لە گروپ پێجەکان بەس دواتر زۆر خەڵک فێڵباس هەبوو هەلیکاری پۆست دەکرد و پای لە خەڵک دەستا نەنداند و یعنی شتی خراپی دەکرد هەوڵمدا ینی کۆنتترۆلی بکەم پشت بە کوالیتی بەستم لە کوانتیتی یعنی لە دنیا ژوایە دەبێت و کوالیتیت باشتر بین نە کوانتیتی سەیری مێنبەر بکەیت الحەمدولله ئێستاوە لەو زوانە ئینشاءالله بە خۆبەخشی شەریکێک ئەپەکمان لە دروست دەکات ئەپ ئینشاءالله و الحەمدولله ئێمە مەمبەریشمان گەلە گەلە زۆرە و هانی ئەوشمدایە گروپی تر دروست بی خەڵکی تر دروست بی وەکو ئێمە چاولی ئێمە بکات الحەمدولله گروپی تر دروست بە مێنبەری لەم زیاترە ڕۆژانە توانی بە هەموو شوێنەکانیش گوتوانی هەڵکاریەکانی مە پۆست بکات یعنی الحەمدولله و هەر کەسێک پێویستی باشتەشی بێ ئەمن بە پێی کات و بە پێ ئەوە یارمەتی دەم دەستی دەگرم و لە داهاتوشدا ئینشاءالله پرۆژەی خێرخوازیشمان دەبێ ئێستا لەم دوای بۆ قوتابی فەقیر زۆر گرنگیش هەیە ڕەنگە ئیتر مەجای واستەکاری نەهێڵێ ئەم جۆرە ئەپانە و ئەم جۆرە کارکردنەوە دۆزینەوە یان لایانی کەم شتێک کەم بکاتەوە و خەڵکی مستحق شایستە بتوانێت بەڵێ زۆر کاتێ ئەمە ناوی شوێنەکە نادەین ئەمن دەزانم ناوی شوێنەکە چێندەرە ئەو کەسێک کە زۆر پرسیار بکە لانەی لە خاص پێ برێم ئەو شوێنەیە چکە هەندێک شوێنەیە مەسەڵەن کە مامۆستادی شوێنی خۆی دەگۆڕی ئەمن ئەو شوێنان نادەن تاکو نەبتە واستە مەسەلەن ئێستا دوونێ پۆستاکەم کرسی سەر کارمەندیان دێ ناوەکەم نەگوت دەمەوێت خەڵکە بەخۆی بچی ئەپڵایکە شایستەکە وەرگیرە زۆر باشە بەڕێز عومەر ئیسماعیل بەڕێبەری گروپی فاین جۆب زۆر سپاس بۆ تۆ بەم بەیانی لەگەڵمان بوو کارێکی پیرۆزە کارێکی زۆر مرۆڤانەیە هیوادارم بەردەوام بی زۆر سپاسان دەکەم دەستان خۆش بی زۆر سپاس دووبارە بەیانی باش هەکارسەرێک لە سلێمانی بدەین لەوێ پێشەنگایەک هەیە دوێنێ خانمێکی شێوەکار لێرە میوان بوو لەگەڵمان ئەمڕۆ ئێمە راپۆرتێکمان کردو ئێمە خۆمان ئەچینە پێشەنگایەکی شێوەکاری کە بۆ ئەم جاران بۆ 24 خانمی شێوەکار لەژێر ناونشانی پێشەنگای کەپر کرایەوە لە پێشەنگاکەدا سەرجەم ئەو بەرهەمانەی کە نمایش کران ماناو ڕەهەندێکی نیشتیمانی و هونەریان هەڵگرت کارە هونەریەکانیان پێشانگایە سەرجەمیان بە دەست و پەنجەی خانمان نەخشێنراون هەر تابلوێ گزارشتە بۆ بابەتێکی دیاریکراوی نێوناخی هونەرمەندەکە لە نێو ئەو کارە شێوەکاریانەدا کارەکەی مەهاباتی هونەرمەند سەرنجی زۆرێک لە ئامادەبوانی ڕاکێشا چونکە گزارشتە لە بابەتێکی نەتەوەیی لەم کارەیە باز لە خۆری نیشتیمانی خۆمەکەم من نیشتیمانی خۆم زۆر خۆشێت ئەمە لە هەموو کارێکمە خزمەتێک بە کلتور بکەم خزمەتێک بە بابەتێکی کە تایبەت بێ بە نیشتیمانی خۆم خزمەتی بکەم خۆری نیشتیمانی خۆشم ئەو کارێکە ئێستا کردومە لە پێشانگاکەدا 24 خانمی شێوەکار بەشداریان کردووە هەر یەکەیان 3 مانگ پێش ئێستا ئامادەکاریان بۆ کردووە و تا 14 ئەم مانگە لە کارگەی کلتوری بەردەوام دەبێت پەیامی پشتکارە هونەریەکان وای کرد پێشانگاکە بەلای ئامادەبووانەوە سەرنجڕاکێش بێت تەوێنێت ئەم تابلوانە هەرێک لە تعبیرەکان
زۆر بەشیان تعبیرە بۆ ئافرەت کە کردویانە زۆر بەشیان ئەو کە بە پێی بڵین تابلۆکان چکە هەرێک بە ستایلێک ئیشی کردووە ئەبینی لە تابلۆکانە ئەنوە عشتا بینی هەم کلاسیکە بینی هەم با بڵێن مۆدێرن ئەبینی. کردنەوەی ئەم جۆرە پێشانگەیانە دەرفەتێکە بۆ نیشاندانی توانەکانی خانمان بە تایبەتر لە بواری شێوەکاریدا. ئەوەشی کە پێشانگاکەی جیاوازتر کردووە ئەوەیە بەشێک لە کارەکان گزارشتە لە خەم و ئازارەکانی ئافرەتان لە نێو کۆمەڵگا. هاوژین جەمال، کوردستان 24 سلێمانی. لەم دوایەنەدا سۆڤان بەشی زۆری خانمان ئەو خانمانەی کە هونەرمەندن بە تایبەتش هونەرمەندی شێوەکارن میوانی ئێمە بوون یاخود راپۆرتمان لەسەری کردو ئەمە جێگای دڵخۆش یا خانمان لە کاری هونەری باشن بە تایبەت پێم وایە لە هونەری شێوەکاری دەست و پەنجەیان و سەلیقەیان ڕەنگە بەراورد بە هونەرمەندێکی دیکە پیا و باشتر بێگەر ئەوان لێمان زویر نەبن ینی خاصەتی خانمان تۆزێک بۆ سەلیقە باشترە. بەڕێوەچوونی پێشەنگای کەپر بە بەشداری 24 هونەرمەندوەکەوەی کە لەو راپۆرتە بینیمان ئەمە یەک چێکە لە کارە جوانەکان و دەبێتە بابەتی دووەممان ئەمڕۆ لە بەیانی 24. بەڵێ کە گفتوگوی لەسەر ئەکەین بە میوانداریکردنی بڵێسە مستەفا هونەرمەندی شێوەکار کە لە سلێمانی و لە ستۆدیۆ سلێمانیەوە لەگەڵمانە بەیانیتان باش خات و بڵێسە. دەمەوێت بزانم پێشەنگاکەتان پێکهاتەی کارە هونەریەکانی خۆی لە چییە بینێتەوە؟ ئایا متریاڵێکی تایبەت هەیە کە داواتان لەو خانمە هونەرمەندە شێوەکارانە کردو کە لەسەر ئەو مەتریاڵە کار بکەن یاخود هەر کەسە و هەر تابلۆیەکی کە پێشتر ئەنجامدا و پێشەنگاشی پێکردوەوە دیسانەوە لێرە کۆکراوەتەوە؟ پێشەکی بەیانیتان باش سەرەتای بەیانێکی جوان دەست پێ بکەین. سەرەتا ئێمە باسی شێوازی گروپ دروستکردنی ئەم گروپە لە چیەوە خۆیە گرت. ئەمە بیرۆکەی بەڕێوەبەرایەتی هونەری شێوەکاری بوو کە کۆمەڵێک ژن کۆبکەنەوانێ لە 8 مارسا کە کۆمەڵێک هەست و بیر و سۆزی کێشەی یاخود لە هەر ڕێکەوە بێ بۆ ژنان بەرجەستە بکرێت. بیرۆکەکە کە دروست بوو لێرانەیە وردە وردە تا گروپەکە کۆبوونەوانێ و ئیشەکە بەرجەستە کرا کە هاتینە ئەنجامیرا هاتینە ئەم کاتی کە ئێستا نمایشەکرێت. هەدەفی بڵین ئامانجی کارەکە لێرانەیە بۆ ئەوە بوو کە کۆمەڵێک هونەرمەندی ژن لێرە کۆ بکرێتەوە بەڕای جیاواز و فکر و هەستی جیاواز لێرانەیە گۆڕینەوەی فکر بێت لێرانەیە لە بۆی ناوی کەپری لێنرا کە لە ژێر بڵین کۆبوونەوە ئەم گروپە بۆ یەکەمین جار بوو کە لێرە کۆ ببنەوە. هەڵبەتە کاری جەماعیش و زیاتر چۆن لە خۆگرێت لێرانەیە هەم پەیوەندیەکی قوڵ دروستە بێت لە بینی هونەرمەندە ژنەکان و هەم بیر و فکری جیاواز کۆ بێتەوانێ. بیرۆکی ئیشەکە ژواهی بوو کە بەنسبەت فکرەکان هەمووی جیاواز بوو شێوازی کارکردنەکە جیاواز بوو لێرانەیە هونەرمەندان توانیان بیری خۆیان یاخود ئەو کارە ئەزمونانی کە هەیەە لێکتری وەرگیرێت و گفتوگۆی لەسەر بکرێت. بەنسبەت مەتریاڵە و مەتریاڵەکان پێک هاتبوو لە یەک جۆر مەتریال لە بەرەوەی یاخود قیاسی کارەکان هەمووی لە ماوەی 3 ڕۆژا بوو کە ئەم گروپە لە کارگەی کەلتوری کۆبوونەوە لەو 3 ڕۆژا کە پێکەوە کارێک ئەنجام بین. هەڵبەتە مەتریاڵەکان دەستنیشان کرابوو کە هەموو بە ئەکریلیک ئیشمانە کرد لەگەڵ بۆی ئۆیل زەیتی بوو و لەگەڵ کۆمەڵێک هونەرمەندی سیرامیک و بەداخەوە پەیکەر لێرانەیە بەشدار نەبوو کە خۆمێک یەکم لە هونەرمەندە پەیکەر تاشەکان لەبەرەوەی کاتی زیاترە ویست و هەم کولفەیەکی مەتریاڵی باشترێ جێگەی باشترێت و کاتی زۆرترێ تایبەت بۆ خانوانەی کە کەمین جارم بەشداریان لەم پێشانگایە کرد بوو. ئەم خانمانە تەنیا هونەرمەندەکانی شاری سلێمانی بوون یاخود لە شارەکانی دیکەی کوردستانیش هاتبوون بۆی خانمان بەیەکەوە یەک بگرن بتوانن لەم پێشانگایە کارەکانیان نمایش بکەن.
بەداخۆ تەنها سلەیمانی بوو لە بەرەوەی ئیمکانیەتەکە بۆ شێوەیە نەبوو کە زۆر بەرفراوان بێت و هیوادارین جارێکی تر کارێک بکرێت کە زیاتر بەرفراوان بێ ئیشەکە کە هەموو لە ئاسی هەموو هەرێمی کوردستان نابێ بۆی بتوانین ئەزمموی کۆمەڵێ هوەرمەندی ژن لێرانە بەرجەستە بکرێت و هەست و بڵین توانای هوەرمەندە ژنەکان لێرانە بە دەرکێت و نمایش کرێت و هیوادارین کارێکی لەم جۆرە ئیشێکی باشی بۆ بکرێت و هیوادارین ئەم کارش تەنها لە سلێمانیان نمایش نەکرێ بەڵکو بچێتە شار و شارۆچکەکان یاخود شاری هەولێر بۆ ئەوەی ئەم پەیوەندیە دروست بێ لە بینی هوەرمەندانی هەموو بەشەکانی هەرێم. زۆر باشە. خات و بڵێسا پێشەنگاکە تەنیا پێشەنگایەکی نمایشی بوو یاخود پێشەنگایەکیش بوو دەیانتوانی هوەرمەندە بەشدار بۆکان لەوێ کارە هوەرەکانی خۆیان بە بازار بکەن. تا ئێستا گفتوگۆ لەسەرەوە نەکراوە کە ئەو ئیشانە بە بازار بکرێت چونکە ئەم ئیشانە کە کرا لە ماوەی ئەو سێ ڕۆژات ئەبێ بە مڵکی بەڕێوبەرەتی شێوەکاری لە مڵکی هوەرمەندەکە دەرەچێت. تەنها مڵکی بەڕێوبەرەتی شێوەکاریە تا ئێستا ئیش لەسەر گفتوگۆ لەسەرەوە نەکراوە ئایا بە بازاڕەکرێ یاخودنا. باشە خات و بڵێسا میکانیزمێک دانرا بوو بۆ ئەو خانمە هوەرمەندانەی کە تابلۆکانیان نمایش کردیانی بە نمونە پێیان بگوترێت پێویستە تابلۆکانتان لەم پێشانگایە تەنیا تابلۆی سروشتی بێ یاخود پۆرترێت بێ یان هەر بابەتێکی دیکە یان ئازاد بوون لەوەی چ تابلۆیەک دێن و نمایشی دەکەن. لەم پێشەنگایە ئێمە یە بیدایت وتمان گفتوگۆکە خۆی واهی بوو تەنها بۆ پەیامی گەاندنی ژن بێت بەڵام کارەکە لەو ڕۆژە نەکرا گەیشتەوەی کە هەر کەسە و هەر هوەرمەندە خۆی ئەزمموی لە چ بوارێکە هەیە لەو بوارە ئیشی کرد و لەو بوارە کاری کرد ئیتر لە بڵین خۆی لە هوەری شێوەکاریە چەند قوتابخانەیەکی جۆرا و جۆر هەیە بۆ کارکردن هەر کەسە و بە شێوازی ئەو قوتابخانی کە خۆی کە ئەزمموی تیا هەیە بۆ شێوەی کاری تیا کرد ئەزم بڵین سروشتی تیا بوو چەند هوەرمەندێکی تیا کە خوان ئەزممویان لە کاری سروشتا هەیە ئیشان تیا کردبوو کاری ئەبستراکتی تیا بوو کاری واقعی تیا بوو تەجریدی تیا بوو هەتا کاری دیکۆرێشنیشی تیا بوو زۆر چاکە و کارەکانی تریش کە سیرامیک بوون بە شێوازی جیداری کاریان کردبوو. باشە خات و بڵێسا ئەو تابلوانی کە بەشداری پێکرا بوو لەلایەن هەر هوەرمەندێکەوە بۆی هەبوو چەند تابلۆ بەشداری بە کارە هوەرێکی خۆی بکات و پێشەنگاکە ئەوەی با بڵین ژنەیەکتان هەبوو کاری هوەرمەندێکیان هەڵدەبژارد لە خانمەکان یاخود بۆیان هەبوو لە کارە زیاتر تیا بەشدار بن. تەنهاوی کە دەستنیشان کرابوو کارێک بوو لە یاخود ئەگەر بە حەزی هوەرمەندەکە خۆی دوو کاری بکرد بێت تەنها ئەوە دەستنیشان کرابوو کە یەک کار بکەین کارەکانیش دەستنیشان کرابوو کە بە قیاسی سایزی چەند بێت ئێمە هەموو کارەکان کە کرا مەتر بە 20 یاخود مەتر بە 10 بوو لەوە تەجاوزی نیا کرد بەم شێوەیە بوو ئیترەوەش ئەگەڕا بۆ هوەرمەندەکە خۆی بە کارێک بەشدار بێ یاخود بە دوو کار بەشدار بێت. باشە خات و بڵێسا ینی لە مانگێکدا ڕەنگە چەند جارێک ببینین هوەرمەندە خانمەکان کارەکانی نمایش دەکەن یان کاری نوێیان هەیە یان پێشانگایان هەیە بەشداری دەکەن. ئێستا بە بڕوای تۆ وەکو هوەرمەندێکی شێوەکار ئاستی خانمانی کوردستان لە هوەری شێوەکاریدا چۆنە پێی وایە لە بەرەو پێشچووندایە پێی وایە بەراورد بە چەند ساڵی ڕابردوو گۆڕانکاری گەورەی بەسەرداهاتوە؟ والله ئەگەر بیتە سەر ئەوەی کە ئێمە بتوانین ڕاستیەکە بڵین تۆزێ ڕاستیەکە قورسە و هەمیشە تووشی ڕەخنەژە بین کە ئێمە ڕاستیەکە بدرکێنین. من ئەوەی کە ئەیبینم لەم ساڵانەی دوایە بەگشتی نەک خانمان کاری هوەری لە هەموو بوارەکانە
کزیەک و نامۆیەکی پێوە دیارە ئایا ئەگەڕێتەوە بۆ ڕەوشە سیاسیەکە یاخود بۆ ڕەوشە ئابوووریەکە چونکە لە کۆمەلگای هەمیشە باری ئابووری باری سیاسی ناجێگیر هەمیشە دەوری خۆی بینێت بەڵام لە هەمان کاتا کە ئێمە کوردستان پێشووتریش ئێمە کاری بڵین کاری سیاسیمان زۆر ناجێگیر بۆ وەزعی سیاسیمان زۆر ناجێگیر بۆ بەڵام لە هەمان کاتە ئەزمموی زۆر جوانی هوەری هەبووە و هەمیشە ئێستا ئێمە هەر بۆ ئاوازە یاخود بۆ شانۆیە بۆ تابلۆ جوانانەوە ئێمە جارێکی کە یادەوەریەکانمانەکەینەوە نمایشانەکەین و گویان لێگرینەوە یاخود چێژیان لێ بینین بەڵام بەداخەوانێ لەم ساڵانەیە هەستەکەیت کارەکان وردە وردە بەرە و کزیەکی ئەبینیت و چێژێکی وای لێ نابینرێت و هەتا بڵین کارێکی هوەری کە جاران لە شاری سلەیمانیا یاخود هەر لە هەرێما کە نمایشەکرا جمهورێکی زۆر تایبەتی خۆی هەبوو بەڵام ئێستا بەداخەوە هەتا کە تۆ کارێکی هوەریەکەی لە سلەیمانیا ئەگەر بێتەوە سەر شانۆ بێت یاخود شێوەکاری بێ سەیرەکەیت هەر هوەرمەندەکە خۆی ئامادەبوونی نیە لە کارە هوەریەکەیە و لەبەرەوە تۆ وردە وردە کە تۆ هیچ پەیوەندیەکی ڕۆحی نەمێنێت و هیچ تەژیعێک و هیچ بڵین پەیوەندیەکی سۆزداری نەبێت بۆ کارەکە یاخود پەیوەندیەکی پەروەردەیی نەبێت بۆ کارەکە لەبەرەوە تۆ هەمیشە بەرەو نەمان و بەرەو کزیە ڕات ئەو بوارە باشە کەواتە جەنابێت ئاماژەت بۆ کرد کە تەنانەت خودی هوەرمەندەکە ڕەنگە ئامادە نەبێت پێتان وایە ئەنجامدانی پێشەنگایەکی لەم شێوەیە بکرێتە پێشەنگایەکی وەرزی یاخود ساڵانە چەندە گرنگە بۆی کە هەم هوەرمەند ئاشت بکرێتەوە لەگەڵ کۆمەڵگا چونکە بێگومان ئەگەر تا بەرهەمێک هەبێت تۆ پێشکەشی بکەی و چۆن لە عەرز و تەڵەب هەبێت تۆ زیاتر ئەچیتە ناو بوارەکەوە چی بکرێت ئەم پێشەنگایانە بە چ شێوەیەک ئەنجام بدرێت بۆی کە هاوڵاتیش ئاش بێتەوە لەگەڵ هوەر و هوەرمەندەکەش زبیر نەبێت وەڵاو ئەوە بڵین بەحسێکی زۆری لە نێوان کۆمەڵێک هوەرمەند کە کۆ ببنەوانێ کار بۆ بکەن کە چۆن ئێمە بتوانین نیش بۆ بکەین کە هوەر بگاتەوە ئاستێکی بەرز و پەیوەندیەکە قوڵ بێتەوە لە بینی هوەرمەندان خۆیانە وەک لە هەمان کاتیشە هوەرەکە بگەێنرێتە ناو کۆمەڵگاوە چکە هوەری شێوەکار کە هوەرمەند کە کارێگەکات هەم ئەو هەستەی کە لە ناخی خۆەتی یاخود ئەو هەستە سۆزداریەیە کە تۆ لە کۆمەلگای ئەیبینیت هەست دەجوڵێنێت تۆ فکری تۆ جوڵێنێت کەواتە تۆ کە کارێکی هوەریەکەی هەم سۆزی تیا هەم فکری تیا چکە ئەو دوانە گەر بەرجەستە نەکرێت کارێکی هوەری لێ دروست نابێت لەبەرەوە تۆ بێت هەمیشە تۆ پەیوەندێکی قوڵت لەگەڵ کۆمەلگای هەبێت و هەم لەگەڵ هوەرمەندا هەبێت بۆی بتانی تۆ کارێکی ئەزمونێکی گەورەت هەبێتەوە بتوانیت کە هەم هوەرمەند هەم کۆمەلگا بەرجەستەی کات و چێژی لێ بینێت و ئەم کۆبوونەوەی کە ئێمە کە لێرانەیە کە ئێمە وتمان لە ماوەی 3 ڕۆژە کە پێکەوە کارمان کرد ئەمە یەکێکە لەوانی کە تۆ بتوانیت پەیوەندیەکی قوڵ لە بینی ئەم هوەرمەندانەیە دروستکەیتەوانێ و هەم ئەزمموی یەکتری و ڕای جیاواز لە بینیانە ئاڵوگۆڕ بکرێت ئەمە زۆر گرنگ بوو بۆ ئێمە کە لەو 3 ڕۆژە لە ناو یەکە کۆبووینەوە توانیمان تەباییەک و ئاژبوونەوەیەکە لە خۆی بگرێت بەڕێز بلێسە مستەفا هوەرمەندی شێوەکار سوپاس بۆ تۆ بەم بەیانیە لەگەڵمان بووی باسی کەش و هەوایە جارێکی دیکە وەکو ڕۆژانی ڕابردوو دەمەوێت بیرتان بێنینەوە بزانین کەش و هەوا پلەکانی چۆنە بەرەو بەرزیە یاخود بەرەو نزمیە هیوادارین بەرەو نزمی بێ بەس هەولێر ڕەنگە 1-2 پلە لە دوێنێ پلەکانی گەرما بەرزتر هەواڵەش خۆش نییە بەڵام بابزانین شارەکانی دیکەش چۆنە
هەزارە بابەتێکی دیکەمانەی پێیوەستە بە قوتابیان و لاوان و خزمەتکردن لەم بوارەدا لە شاری ئامودای ڕۆژاوای کوردستان دێمین ساڵیادی دامەزراندنی یەکەتی قوتابیان و لاوانی دیموکراتی کوردستانی ڕۆژئاوا بەڕێوەچوو. جا لە یادەکە کە سوکاری خوێندکارانی ئامودا سوپاس یەکێتی لاوانیان کردووە بۆ ئەو خزمەتی کە پێشکەشی قوتابیانی دەکات. هەروەها یەکێتی لاوانی دیموکراتی کوردستانی ڕۆژئاوا ئاشکرای کرد پێویستە کۆمەڵگەی کوردی پشتگیریان بکەن بۆ ئەوەی لە کارەکانیان بەردەوە. ببوونەیە دەرباسبوونە 10 ساڵان لەسەر دامەزراندنا یەکێتیە خوێندەوان و جوانên دموکراتی کوردستانی ڕۆژاوا یەکێتیە و بەشداریە ڕووسپیên باژێر ڕەوشەمبیر و هەژمارێک نویسکارên کورد چالاکیەک لە باژارێ عامودەی ڕۆژاوای کوردستانی بڕێوەبرن. سالی بوریده مکاری و باش کچان خورتان لاوان و خوندوان کردان گردای و مجولی مافی نتوا کرد و مافی نتوی و کار واره برزانیت و کاری نتویه دید ما باش آری خوندوانا کر باش او فری مجار جواکا سیویل کرن باش پرورده سر آستا جواکی و سیاسی مجواره کر مرا گله کی جهرومت گوب هزاران دین کردا کچی خو کوری خو جانی ناوندن ما دگوتن بلال جم وبن نشن دبره کدی و وادزانی بقول جم کارا کی خو بخشه تمو چبت آریکاری آبوری جتن تسرولها بهزار هزار خو عین جمع د چالاکیەدا خوێندەوانên سەرکەفتی کۆپلەین بلند بەدەستخستنە هاتن خەلاتکردن. هەروەها کارێ یەکێتیە دە ساڵا خوێندنێ یا 2022-2023 de هات بەرچاوکردن. هەروەها سترانên کوردی هاتن گوتن. سپاسیاتی حدا شباب الكردستاني تكم سر استضافة زمرة وسر دعمي واني نفسي وأساتذة وان طبعا وتهيبي تكم نوقف دعمها هاضمينا إيرو تبلي أستنجي ودجوارين دويدا ميد ديتن تابي روجي بردوام من دكارو خباتا خده جمعتي خصن وكو دزگه يان نفسكار يان خلقين روسبي كاربن حالاني بدنوان پشتگیری اوان بکن یا وی دزگه تاکو اوجي كاربن دويرا وشا دجوار دي كاربن كارو خباتا خبر دوام بکن د ساڵا 2013 دا یەکیتیە خوێندەوانên جوانên دموکراتی کوردستانی ڕۆژاوا هات دامەزراندن لەسەر درێژاهیە 10 ساڵên دەرباسبوویی یەکیتیە گەلە کار دوارێ پەروەردە و فێرکردنا جوانان کرد کو ئەو یەک بوو سەدەم کو بە حەزارên خوێندەکار و جوانên ڕۆژاوای کوردستانê تەڤلی وێ یەکیتیە ببن. دەچونە سەر بابەتێکی دیکە ئەتوانین بڵین دیسانەوە بابەتێکە کە پەیوەستە بە شێوەکاری بەڵام ئەم جاریان بۆ کۆمەڵە هونەرمەند نییە بەڵکو بۆ یەک هونەرمەندی شێوەکار ئیسووری کە عەزیز ئەسمەرە دەستی بە کێشانی چەند تابلۆیە کردووە کە باس لە ئازارەکانی خەڵکی مەغریب دەکات سەبارەت بۆ بوومەلەرزەی کە ڕوویدا لە تەواوی جیهان ینی زۆر لە کەسایەتیەکان هاوسۆزی خۆیان دەربڕی عزیز ئەسمەریش تابلۆکانی لەسەر دیوارە ڕووخاوەکانی ئیدلیب نمایش دەکات کە ئەم شوێنەش لە بوومەلەرزەکەی شەشی شوباتی ئەم ساڵ خاپوور بووە. جا ئەسمەر باس لەوە دەکات چونکە شارەکەی ئەڵێت بوومەلەرزە لی داوە بۆیە هەست بە ئازاری خەڵکی مەراکیشەکەم کە بوومەلەرزە شارەکەی ئەوانیشی خاپوور کردووە. وەکە پشتەوانیەش خەلکێن مەغربێرە پشتی ئەردهەژار لە وڵاتی وان چێبوو هونەرمەندێ سووری دەست بە خێزکردنا وێنەیەن ئەردهەژار مەغربێ لە سەردیوانێن هەرفی لە باژارۆکێ بنشا ئەدلبێ کریە. ئارمانجاوی پەیاماخوا بکینە جیهانێ و ڕێخستنێن مرۆڤی و باڵەوان بکشینە سەر ڕۆژە خەلکێن مەغرب تێدە دەرباز دەبن. داکۆ بزووترین دەم ئالیکاریان ژوان ڕە پێشکەش بکەن. ئەم ئیرۆ لەسەر کاڤلێن ماڵێن خۆ کۆبسەدەما عێریشên حکوومەتی رووسیا وێران بوونە پشترا ئەردهەجێژی لێدا خێز دەکەن. مەکارەساتا بسەرێ خەلکی مەغربێ هاتیە مەدیت. ئەم گەلێکی بوان ئێشیان بڤی کاری مەخواست پشتەوانیا خۆ ژوانڕە نیشان بدن. عەزیز ئەسمەر دەبێژێژی گۆ ئەو ناخوازن تشتا بسەرێوان هاتیە ئەردهەژە شەشێش باتێدا بسەرێ خەلکێن مەغربێ وەرە و تیمێن بەرسەردانی و هەوارچوونێن لە هەموو جیهانێ هەست بێ بەرپرسیارەتیە بکەن و بە هەوارەوان بە هەرن. ئەم دخوازن ژوان ڕە بێژن ئێشامە یەکە
ئەم ژی وەکو وان بەریانەها divê rewşê de derbas bûne. Em xêrê ji wan re dixwazin û hêvî dikin alîkariya wan bêkirin û bi hewara wan ve herin. Heya xelk ji bin avahiya bêne derxistin û wekû me bi serê wan neyê. Bajarê hunermendê Sûrî got tê de dijî piraniya avahiyên wê piştî lêdan û êrişên asmaniyên artêşa Sûriye û Rûsyê wêran bûne û ziyaneke mezin gêştiye jêrxaneya wê. Lê tevî vêyekê jî Esmer dê karê xwe de berdewame û heyan ha bi dehan wêne û tabloyên girêdayî bi êş û azarên milletê xwe li ser dîwarên wêrankirî xêz kirine. هەکار لە ڕۆژاواوە بە بچینە باکوور لە دوای ئەوەی کە دێری ئەختەمار لە شاری وان بەڕووی کریسیانەکان کرایە و 11مین مەراسیمی ئاینی تێدا بەڕێوە چووە. کریسیانە ئەرمەنیەکان بەشداریان لە مەراسیمە ئاینەکەدا کرد. گراو و دێرا ئەختەمارە یاوانێ گۆبوویە چاوکانیە دەهان چیرۆک و چیڤانۆک جارەکە دن mêvandariya merasîmeke olî ya Ermeniyan kir. Dehan kes goşdeverên cûr bi cûr yên cîhanê û Tirkiyeyê û Kurdistanê hatine bi geştî û beleman li ser gola Wanê derbasî giravê bûn û beşdarî 11mîn merasîma olî bûn. Dêra Extemara piştî fermana Ermeniyan ya sala 1915 hate girtin. Heta sala 2007 girtî ma. Piştî nûjenkirinê yekemîn merasîma olî sala 2011 birêve çû. Patrîkê Ermeniyên Tirkiyeyê dibêje li vê derê hestên pir cuda li cem mirovan peyda dibe. Böyle özel mekanlarda bu ayinleri gerçekleştirmek. Li cihên wiha taybet pêkanîna îbadetê nîşaneyeke baş ya azadiya bawermendî û îbadetê ye. Li Wanê em bi mêvanperweriyeke pir xweş hatin pêşwazîkirin û hemû bergirî jî hatibûn girtin. Emniyet yetkilileri Dêr ji serî heta binî bi simbolan hatiye nexşkirin. Gelek simbolên olî yên wek Pêxember Yûnis, Hezretî Meryem, Hezretî Dawûd, her wiha nîgarên gelek ajelên kovî û kedî jî peyda dibin. 1100 yıllık bir mabette Ji bo me li mabeteke 1100 salî de duakirin hestên taybet durust dike. Bi dîrokê re peywendiyên mirov bihêz dibin. Pencereyên nû di nêrîna mirovan de vedike. Ev avahiyên kevnar xweş tînin bîra mirov ku em hemû demkîne. Ev der cihê hemû mirovahî ye. hiç kimsenin Dêra Extemara sala 1915-1921 bi fermana şehnişîna Vasborakan hatiye çêkirin. Goş bo gelê Ermen wateya xwe mezin e û seredana dêrê û ayînê wek ferzê dibînin. هاتیە کۆتایی پرۆگرامی ئەم بەیانی 24 هیوادارین پرۆگرام بە دڵی ئەوە ببێت. بە هیوای ڕۆژێکی خۆش بۆ هەموو.